بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دوای تێپەڕبوونی 3 مانگ بەسەر بایکۆتکردنی دەوامی ناوەندەکانی خوێندندا ئایندەی پرۆسەی پەروەردە و فێرکردن و معریفە لە هەرێمی کوردستاندا بەرەوکوێ دەچێت؟ ئایا بە هەزاران لە خوێندکارانی پۆلی یەکەمی سەرەتایی چاوەڕێی فێربوونی ئەلفوبێی زمانی کوردی دەکەن؟ ئێستا لە نیوە دەوامێکی پۆلە ساردووسڕەکانی قوتابخانەدا چۆن دەتوان فێری ئەلفوبێی زمانی کوردی ببن؟ ئایا ئێمە نەتەوەیەکین شایستەی فێربوونی زمان و معریفەمان تێدا بێت تاوەکو بتوانین پرۆسەی گۆڕانکاری دەست پێ بکەین؟ ئەم دۆخە بەرەو کوێ دەچێت؟ گەر لە ڕابردوودا مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کرد بێ ئەی بەرپرسیارەتی سیاسەتی پەروەردە و فێرکردن و کەرتی خوێندن لە هەرێمی کوردستاندا چه ئایندەیەکی دەبێت؟ ئەو مەترسیانە کامانن لەسەر ئایندەی پرۆسەی پەروەردە و کەرتی خوێندن لە هەرێمی کوردستاندا دروست دەبێت؟ ئەمانە تەوەری سەرەکی بەرنامەی دیداری تایبەتی ئەم شەومانە بە میوانداری بەڕێزان مامۆستا عەبدولکەریم شێخانی نووسەر و شارەزا لە فێربوونی کوردی، مامۆستا مەریوان سەلاح عیلمی نووسەر و هەروەها ڕۆژنامەنووسی پەروەردەی بەخێر بێن بۆ ستۆدیۆی بەرنامەی دیداری تایبەت. مامۆستا عەبدولکەریم، ئێمە نەتەوەیەکین شایستەیی گۆڕانکاریمان تیاوێت لە ڕێگەی پرۆسەی خوێندنی و فێربوون و معریفەوە؟ ئێمە هیچ جیاوازێکمان هیچ لە میلەتانی کە کەمتر نین. بۆ میلەتانی کە دەتوانن فێر بن بۆ ئێمە ناتوان، بۆ شایستەنین ئێمە. بەڵام ئەگەر هەر کەم و کوڕیەک هەبێ لە خۆمان نییە، لێمەوە نییە. بۆ نمونە ئەم دۆخەی کە ڕوویدا چ گوناهێکی قوتابیە یا خوێندکار یا قوتابی کە 3 مانگ لە قوتابخانە دواکەوتەوە وانەکانێکی چووە. ئەگەر زوو دەسەڵات حکوومەتە زوو بە دەنجی مامۆستاکانەوە بچوایە، یان ئەو موچەکەی قد نەکردایە، خەڵکی برسی نەکردایە، مامۆستاژ ناچار نەدەبووکە ملی ئەوە بگرێ بێتە سەرجادە و قوتابخانەکان بەجێ بێڵێ. ئەمە بەڵام بە هەردوورە حکوومەت بە پلەی یەکەم و دوایەوەش ئەو ناڕازی بوونە زۆر بەردەوام بوونە زیانەکەی بە قوتابی گەیاند. ئێمە شایستەییمان تێدایەوەکو جەناب دەڵێ، بەڵام شایستەیی لە کاتێکدا نییە کە سیاسەتی پەروەردەیی و کەرتی فێرکردن لە کوردستانە سیاسەتێک بێت پلان بۆ ئایندەدا بڕێژێت. من ئەوەی کە دیومە، ئەوەی کە تێبینیم کردووە تا ئێستا دەسەڵات ئەوەندە بەتەنگ فێرکردنەوە نییە، ئەوەندەی بەتەنگ پارە پەیداکردن و نەوت فرۆشتنەوەیە، ئەوەندە بەتەنگ خوێندن و فێرکردن نییە. ئەکرێ وەڵامەکەشی بە دوای ئەم بۆ چوونەتا بهێنیت؟ یعنی بۆچی بەتەنگ فێرکردنەوە نییە؟ ڕەنگە ئەوانەی کە کاربەستن و ئەو کارە دەگرنە ئەستۆ ڕەنگە شایانی ئەوە نەبن کە خۆیان شارەزاییان نەبێ. بۆ نمونە شتێکت بۆ بجێڕمەوە، لە کۆنفرانسێکی زمان لە هەولێر بووم، پێش ئەوە واتگەم 2013 بوو، وتارێکم نووسی بوو لە کوردستانی نوێ لە گۆشتەکەی خۆمان بە ناوی وزارەتی پەروەردە کەمێک بەزەیی باسی کتێبەکانم کرد بوو، کتێبەکان کە وەرگێڕاون بۆ زمانی کوردی. هەندێکیان من جەزام هەیە دەهاتن دەرسیان پێ بڵێم بۆیان شارەکەم تێنە دەگەیشتم، کوردەکەی ئەوەندە خراپ بوو. جا لەسەر ئەوە نووسی بووم ئەوانەیە کە کتێبەکانیان وەرگێڕاوە خۆیان شایانی ئەوەنین زمان نازانن کە کتێبەکانیان وەرگێڕاوە، ڕەنگە لە مادەکە بزانن بەڵام زمانیان نەزانیوە. جا وتارێکم نووسی بوو لەسەر ئەوە، وەزیری پەروەردە لەوێ بوو، وەزیری ڕۆشنبیری لەوێ بوو، وەزیری خوێندنی باڵا لەوێ بوو، ئەوانە قسەیان کرد. من گوتم دەمەوێت بێم قسە بکەم، گوتیان نەبا بە دەکردنەوەی هینەکە کۆنفرانسەکە، گوتیان نا ئەوە پێشنیوەڕۆ تەنیا بۆ پیاوی گەورەیە. گوتم وەڵڵا فیعلەن ڕبا من پیاوی گەورە نیم. وەڵا دوای وەزیر کەوتم، وەزیری پەروەردە بە هەزار حاڵ گرتم.
گوتم وتارێکم لەسەر نووسیون لەسەر ئێوە گوتی ئەس کوردی نەزانم گوتم باشە گوتی بەوە بڵێ کوڕێکی لەگەڵ بوو گوتی بەوە بڵێ ئەوە کوردی زانێ گوتم شتێک لەسەر نووسیون ئێوەی ئەمتان هەیە بیخوێنەوە بەڵکە قسەی خراپ کردووە وڵا ئالاکولین جۆ وەڵام نەبوو کە کابینە گۆڕا وەزیر وتارێکم نووسی تکایە ئەم جارە وەزیریش دەوێت بنن کە کوردی بزانێ مامۆستا مەریوان بەشێکی وەڵامەکەی ماوەسا لە تۆمەوە وەربگرمەوە ئایا بۆچی سیاسەتی پەروەردە لە کوردستان نایەوێت پرۆسەی فێربوون هەبێت ئایا فێربوون بەو واتایی کە مامۆستا هێمای بۆ کرد لە بەشی کۆتایی وەڵامەکانیە کە وەزیرێک بڵێ من کوردی نازانم و بێوێ پرۆسەی فێربوون بڵاو کاتەوە ئەمە چ کارە ساتێک بەدوای خۆیانێ زۆر ڕاستە سیاسەتی زۆر سپاس جارە پێشەمو شتێ بۆ بەرنامەکەتان و بۆ بینەرانی خۆشەویست بۆ جەناب و بۆ مامۆستای بەڕێزیش زۆر ڕاستە ئەو قسەیە کە با بڵێن لە هەرێمی کوردستانە شتێکەیە کە وا ئەڕوا بەڕێوە کە پرۆسەی پەروەردە ئیحمال بکایە گوێنایەتە پرۆسەی پەروەردە یعنی ئەمە بە بەرنامەیە ئەو پرۆسەی پەروەردەیی کە هەیە پرۆسەیەکی پەروەردەی با بڵێن خراپ کەمەکوڕی زۆرە و نقصانی زۆرە نەک ئێستا کە ئەو باسی جەنابە لە سەرەتا باسی بایکۆت و شتت کە هەر پێشتریش یعنی شتێک نەبووە ناوی با بڵێن پرۆسێکی پەروەردەی گونجاو و تەندروست بێت یەکێ لە هۆکارەکان ئەوەیە هەر لە سەرەتا و لەم دە 5 ساڵی ڕابردووە بە تایبەتی لە دوای پرۆسی ئازادی عێراق بە قۆڵی با بڵێن ئیشیان لەسەر ئەوە کردووە کە بە تەواوەتی دوو پەروەردە یان دوو پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستانە هەبێت پەروەردە و خوێندنێک کە تایبەتە بە زۆرینە ئەم پەروەردەیە نابوت کراوە و نابوت یەکەن ڕۆژ بە ڕۆژ پەروەردەیەکی ژەیە تایبەتە بە بەرپرس و دەوڵەمەند و چینی ئەرستۆقرات و سەرەوە کەم کەمێکیش چینی ناوەند ئەم پەروەردەیە ڕۆژ بە ڕۆژ لە بەرەو پێشچوونایە ئاستی پەروەردەی ئەوەی کە لە بەرەو پێشچوونایە پێی ئەوترێ ناحکومیان ئەهلی ئەوەیشی کە لە ئەوی ترە کە زۆرینەتیا ئەخوێن پێوتری حکومی ئەم حکومیە ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشیە هەتاوکو ئێستاکە کەسێک خۆی بە بەرپرس نازانێت کە 3 مانگە دەوام نەکراوە لە نیوەی کوردستانە کەس بەرپرسیارەتەکەی هەڵگرێت ئەمە یەک دوو ئەم جیاکردنەوەیە هەر بە تەنها پەروەردەی نەکردوێتەوە مەسەلەن بۆ نمونە ژیانی ئاسایی گرتوێتەوە بڵین بۆ نمونەگە ئێمە یەک دەقل لە یینەکەت لابین لە حەزێک لە بڵین کارەبا بۆ کارەبا چانابێ بۆ چکە هەرچی بەرپرس و دەوڵەمەندە کارەبای هەیە یعنی هەموو بڵین گەڕک خانۆ هەموو شتەکانیان جا کردوێتەوە لەبەر ئەوە ئەوانە ئاگایان لە ژیانی وردەکاری خەڵک نییە ئەگەر ئاگاشیان لێ بێمە بەستیان نیە چونکە تەسی لەسەر ناخی خۆیان ناکە تەنان کاگەرام حەزم ئەو قسێ بڵێم یعنی هاتوون چیان کردووە لە هەردوولا لەم لێرە و لەوێ سەرقەبرانیان جا کردێتەوە هیچێک بە یەکێکەڵە مردوو ئەمەیان جا کردێتەوە تۆ کە مردووی خۆت لەگەڵ مردووی خەڵک جاکەیتەوە ئەی چۆن زین و جا ناکەیتەوە ئەی چۆن پەروەردە جا ناکەیتەوە ئەی چۆن تەندروستی جا ناکەیتەوە پێت وایە نابودکردنی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان کە تۆ هێمات بۆ کرد ئەمە لە چوارچێوەی سیاست و پلانێکایە بۆ ئەوەی نەوەیەکی نەخوێندەوار و ناپەروەردە لە ئایندا دروست بێت داوای هاتنە خوارەوە بکە لە کورسیەکان یاخود ئەمە لە چوارچێوەیە کە بێبەرنامەیە و بێسەروبەرەیە و لە سیاسەتی بەڕێوەبردنی پەروەردە نازان لە هەرێمی کوردستان ئەو نەزانینەشی تایە بەڵام گرنگکە ئەوە لای ئەوان میلەتێکی نەخوێنەوار یان کەم ئەزمون و کەم خوێنەوار بێ بۆی داوای مافی خۆی نەکات کاتە پلانە هەرچی بەسەر ئەو میلەتەیەت ئەوە جاکردنەوەی پەروەردە ئەوەیە هەرچی بەسەر ئەو میلەتەیەت ئەوەی کە معاشی ئەبڕن ئەوەی کە ژیان لە سست و وەستاوە ئەو نەهامەتیانی بەسەر ئەو خەڵکێت هەمووی لە نەزانینی خەڵکەوەیە هەمووی لە کەم شارەزایی خەڵکەوەیە ئەگەر خەڵک هۆشیار بێ ئەگەر خەڵک تێگەیشتوو بێ دەسەڵاتێک ناتوانێت وا بە ئاسانی ئاوەها کوردستان بە ئارازی خۆی بۆ شازە بەڕێوە بێت بەڵێ مامۆستا حاڵەتێکی زۆر نەک حاڵەت هەر دیاردەیە کە بە هەزاران خوێندکار کە ئەمساڵ تەمەنیان شمولی ئەوەی کرۆ بشنە ناوەندەکانی خوێندن و بخوێنن پۆلی یەکەمی سەرەتایی و فێری
ئەلفوبێی زمانی کوردی ببن تۆ لە بواری زمانە زۆر ئەنووسی زۆر ئیشەکەی زۆر بە خەمی زمانەوەی وەک ئەوەی کە لە ناوەندە میدیایەکان نایبینین ئایا دواکەوتنی دەوام بۆ ماوەی 3 مانگ ئێستا نیوە دەوامێک لە پۆلە سارد و سڕەکانە بەم سەرمای زستانە و ئەندازەیەک بۆ کەمی سوتەمەنی ئەمە چی کێشەیەک دروستەکە بۆ فێربوونی زمان و مەترسی زمان بۆ ئایندەکەنەوەکانی ئێمە بمانوێت لەم ساڵی خوێندن فێری ئەلفوبێی کوردیان بکەین. من پێم وایە کە زۆر زەحمەتە زۆر گرانە مامۆستا بتوانێت لەم ماوەکەمە لە پۆلی یەک زیاتر پۆلی یەک مەبەسم پۆلی یەکە بتوانێت و هەموو وانەکان بڵێتەوە و قوتابی فێری بە تەواوی هەموو پیتەکان فێر بێ چونکە فریان ناکەوێت ناشکرێت ڕۆژی تۆ زۆری لێ بکەی و زیاد لە پێویست قوتابیەکە ماندووکەی چونکە وەری ناگرێت ئیستیعابی ناکە لەبەر ئەوە پێم وایە ئەگەر درێژ نەکرێتەوە ئەگەر ماوەکە درێژ نەکرێتەوە باوەڕ ناکەم مامۆستا بتوانێت ئەو هەموو پیتەکان فێری قوتابی بکە. دیسان ئەمەش بەرمەوە سەر پرسیارەکەی مامۆستا مەریوان ئایا ئەمە بەخەمەوە نەبوونی ئەمنەوەیە بۆ ئایندە ئەمە چی ئەگەیەنێت لە کاتێکا کە ئەوانەی بەرپرسن و سیاست و پلان و نەخشەی ئایندەی پەروەردەیی لە کوردستانە داڕێژن ئایا تووشی چ بەرپرسیایەتیشی گەورە ئەبن لە بەرامبەر ئەمەدا کە جەنابەت هێمای بۆکەی کاکە ئارام من زووتر گوتومە هەر لە ئەساسەوە گۆڕینی سیستەمی خوێندن لە کوردستانە بەو شێوەی لە کەکرا هەڵە بوو جاران ئێستا ئاستەرسەکان وانەکان ئاسان بوون زۆر بەڵام جاران وانەکان قرس بوون قوتابی دەردەچوو بۆ نمونە شتێکت پێ بڵێم 3 قۆناغ هەبوو لە تا دوای ناوەندی قۆناغی یەکەم 6 سەرەتایی قۆناغی دووەم 3 ناوەندی قۆناغی ئەخیر قۆناغ 5 ئامادەی 5 بوو لێ هەر سێکیان بە ئیمتیحانی تاقیکردنەوەی بە کەلۆریان هەبوو لە پۆلی 6 بە کەلۆری هەبوو وانەکانی 5 و 6 داخل بوو داخلی امتحان بوو دەبوایە قوتابی لە کاتی امتحانە هەردووانە وانەی هەردوو پۆلەکە بزانێ لە پۆلی سێ ناوەندی 1 و 2 و 3 هەرچی خوێندووتە بڵێن کۆمەڵایەتی بڵێن با کۆمەڵایەتی بڵێن مێژوو 1 و 2 و 3 جوگرافیا 1 و 2 و 3 پەروەردە 1 و 2 و 3 هەمووی داخل بوو یعنی تقریبا 8 کتێب بوو بیرکاری ڕیاضیات ئەوسا حساب بوو لە 3 جەبر و هەندەسە بوو لە 2 حساب و هەندەسە بوو لە 1 جەبر و هەندەسە بوو لە 2 جەبر و هەندەسە بوو لە 3 ئەوە هەمووی داخل بوو ئینگلیزی هی هەر 3 پۆل عەرەبی هی هەر 3 پۆل قوتابی دەردەچوو دەریش دەچوو ئەو قوتابیەکە لە 3 ناوەندی دەردەچوو زۆر لە دەرچووی قوتابی دەرچووی زانکۆیەکی ئێستا ئەم بەراوردکردنەی تۆ بۆ ئەوەیە بڵی لە ڕابردووە سیاست و پلانی پەروەردەیی بەهێزتر بوو ئێستا زۆر چاکتر بوو بەڵام هاتن وەزیرێ هات چوو بۆ سوید سیستەمی ئەوەی بینی هێنای لێرە قاتە جلێک لەوێ دووراوە هێنای لەبەر ئێمە کرد یان کورد دەچێ یان درێژ یا تەسک دەچێ یان فراوانە ئەوە بەبێ ئەوەی کەوا یعنی دراسەی وەزعی هەرێمی کوردستان بکرێ ئەو سیستەمەیان هێنا ئێرە لێرە بەکار هات من کوڕێکم هەیە لە سویدە پرۆفیسۆری جیۆلۆجیە مامۆستای زانکۆیە گوتی بابە ئەو سیستەمەی کە هێناویانە بۆ کوردستان سویدەکان پێڕازی نەبوون لەیان برد گۆڕیان سیستەمەکە لەوێ کەڵکی نەبوو ئێمە لێرە هێنامان لێرە بەکارمان هێنا گەیشتنە ئەو ڕادەیە وتارێکم لەسەر نووسی دەڵێن دەرسەکانتان ئاسان کرد پۆلی 6 لە 1 و 2 دەبێت دەرچیە دەگاتە پۆلی 6 لە پۆلی 6 دەچێت بە کەلۆری نییە دەچێتە 3 ناوەندی 3 ناوەندێکەش بە کەلۆری نەماوە کە دەرچوو بە هەر حاڵ دەگەیشتە زانکۆ دەرسەکان ئاسانە دەگاتە زانکۆ لە زانکۆش دەردەچێت
تەسەور دەکەی من دەڵێ مامۆستای لە کۆلێژی ئاداب مامۆستا باسی شۆڕشەکانی کورد دەکە بۆ قوتابیەکانی زانکۆ بۆ قوتابی زانکۆ کە مێژوو دەخوێنن باسی شۆڕشەکانی کورد دەکە باسی قازی محەممەد دەکە قوتابیەکە ساوە دەپرسی لە مامۆستا دەڵێ مامۆستا قازی محەممەد ماوە ئەو شەشی سانەویشی شەشی ئامادەی بڕی وە گەشتە زانکۆ نازانێت قازی محەممەد چییە دەرسەکان وە ئاسان دەکەی دەردەچێ دەزانکۆ ناشتوانی دامەزرێنی بەربارانت دەکە وەکو پەروەردەیان بەرباران کرد لەسەر دامەزراندن. بەڵێ مامۆستا مەریوان ئەوەی ئێستا لەم دۆخە ئەگوزارێ ئایا ئەگەر پلانێکە بوو بێ بۆ ئایندەی پەروەردە و فێرکردن لە کوردستان ئەگەر پلان هەبوو بێ هەڵبەت لە نێوان دووکەوانە ئایا ئەو پلانەی شکست پێهێنا ئەم دۆخە کە ئێستا هەیە یاخود ئەو پلانە بۆ ئایندە استراتیژێکە و هەر ئەبێ ببێت و جێبەجێ بکرێت ئەگەر ئەو بەراوردە بهێنینەوە مامۆستا نمونەی شاری بۆ نمونەی وڵاتی سویدی باس کرد کە بۆیان باس کردەوە سیستەمێک لەوێ بە کەڵک نەهاتوە بەڵام لێرە ئەخرێتە ناو پلانی پەروەردەی و جێبەجێەکرێ ئایا بەراوردی ئەمە بکەین و بەراوردی ئەو پلانە بۆ ئایندە ئەم دۆخە ئەم ئایندە بەکوێگەێنێت. بەڵێ لە ڕاستیا لە ئێستا ئەوەی کە پێی بۆترێ پلان و ئەو جۆرەشتانە ئەو بە کەسانی تەکنۆکرات و بە کەسانی شارەزا و بە کەسی خاوم بڕوانامە و با بڵین کەسێکە گوێی لێ بژیرێ بۆ جۆرە کەسانە ئەکرێت بۆ ئێمە هەمومان هەیە هەمە گوێمانێ شارەزامانێ پسپۆرمانێ مامۆستای بەڕە شارەزای بواری زمانەوانێ لە بواراتوانێت ئەنوا عوشکال کەم و کوڕی بدۆزێتەوە یعنی گوێی لێ ناگیریا وکو پێزگوێی لە ناگیرێ ینی لە هەرێمی کوردستان ناشتەکان نەچێتە سەر سکی ئاسایی خۆشت بە سیستەم بکری هەر کەسێ لە بواری مەجای خۆیان کە شارەزا بوو دەستگایەک یا لیژنەیە کە بێ گوێی لێ بگرێ ئەوەی کە مامۆستاش ئێڵێ ڕاستە لە پێشوە لەو پرسیارەکەی جەنابەت کە پێشت کردێ ینی لەو چەند مانگی کە مەکتەب هین بووە فەوتاوە خوێندن و فێربوون و ئەمانە وەکو چۆن دکتۆرێک دەرمان بۆی نەخۆشێک ئەنووسێ کە بۆ دەرمانەکە بۆ نەخۆشەکە نووسێ ئەم دەرمانە ناکرێت مەسەن گە شروع بێکە هەر هەمووی بخواتەوە ئەبێ قوم یان مەسەن کەوچک بە ڕۆژانە بیخواتەوە تا چاکە بێتەوە حەبیش هەروەها خوێندنیش وایە ناکرێت تۆ لە ماوەیەکی کورتە خۆی هەل ئەگە دەوامیشە بێ لە مانگینەوە هەر شتەکە کورتانی مندەکەی کورتە لە ئێسش کە کەمێکی ماوە با بڵێن نیوی تێپەڕیوە نیوی ماوە لە ماوەیەکی کورتان مناڵ زەخت لەسەر مناڵ بکەی وەکو ئینەکە وایە ئەو دەرمانی دکتۆرەکە وایە ناکرێت بەسەرێکەوە هەمووی بێتێ ئەبێت مەسەلەن زۆر بە کەم و دەور دەبێت تا وەری ئەگرێت تا تۆ ئەمە چاودێری ئەەکەی تۆ گە دیقەت بی مامۆستا باسی پەروەردەی کۆنی کرد من حەزەکەم ئیزافێ بۆ قسەکانی بەڕێزیکەم با بڵێن زیادێک بخەمە سەر قسەکانی لە کۆنا تۆ تەماشاکە گۆرانی شاعیر نەمر ئەوەی نەخوێندووە مامۆستای زانکۆ دەرسی وتێتەوە داهێنەرە پێشەوە بلیمەتی کاروانی شاری تازەی کوردیە پێشەش زمانی زانیوە کامەران مکری تا پێنجی ئامادەی خوێندووە مامۆستای زانکۆ بۆ لە لێکۆڵینەوە و لە بابەتی فۆکلۆری و لە چەند بابەتێکی تری ئەدەبیات دەرسی وتێتەوە لە زانکۆی سلێمانی و زانکۆی سەلاحەدین لە هەولێر ئەحمە هەردی باشترین مامۆستای هێن بووە باشترین مامۆستای عروزی عەرەبی بووە کە دەرسێکی ئێجگار قورسە عزیزگردی ئەو کاتی کێشتا دکتۆرا و ماستەری نهێنا بوو مامۆستای ئامادەی بوو یەکێک بووە لە مامۆستا هەرە باشەکان بەڵام مامۆستا مەریوان ئەو نمونانەی تۆی هێنیتەوە ئەمە هەموو ئەوەمان پێڵە کە ئێمە خۆمان بەرپرسیارین خۆمان نامانەوە فێربوویتی بۆچی ڕەخنە لە سیاسەتی پەروەردەی و سیاسەتی فێرکردن و کەرتی معریفە بگرین لە هەرێمی کوردستان بڵێ ئەزای چۆنە خۆی تۆ مناڵ یان مەسەلەن گەنج نابێ ڕێگی بۆ خۆشکی بڵی تۆ فێر ئەبییانە ئەبێ ئەمە سیستەمێک بۆ ئەمانە لە ڕابردووە هەیان بوو لە ڕابردووە ئەو بابڵین ئەو تۆکمەیە لە پەروەردە و فێرکردنا هەبووە مامۆستا ئەزمموی هەیە مێژوویکی دوورودرێژێ لەوە کاتی لە هەفتاکانە کەمە تەلەبەی سەرەتایی بووین وا بوو یان تۆ تەلەبەی دیان جێ نابێتەوە لە وڵاتە یعنی ئەمە ئەم بەرنامە بوو یعنی تۆ بەڕای تۆکو ڕۆژنامەنووسێکی پەروەردەی ئەمە حاڵەتێکی بڵێن ڕاست بوو یانی ڕێگەیەکی دروستی گرت بوو ئەمە
ئەوەی ڕابردوو سەرکەوتنی بەدەستێنا ئەو هەموو دکتۆرێک ئێستا لە بینن ئەو هەموو ئەندازیارە ئەو هەموو شارەزایە لە هەموو بوارەکانە لە ڕابردووە هیچ گرفت و کێشەیان نەبوو باشترین بەڵام لە ئێستاە بینیم ئەو دەرچووی زانکۆی کە مامەساڵێت بەدبارانەکەن و تعین ناکرێن طبعاً خۆی ببینە بناغێشی ئەو توی نییە حکومت پێویستی پێی نییە ئەگەر ئەمە توانە و داهێنەر بێ بۆ خۆی جی خۆی کاتەوە حکومەتیش خۆی مەبەستێتی بۆ شێوازە بێت چکە یەکەم هەر ناتوانێت تعینیکە هەم پێویستی بەو ئینەی نییە بەو اقتصاسی نییە لەبەرکە وەکو پێویست نەیتوانیوە شارەزابێت لە بوارەکەی خۆیان بەڵێ ماوەستا بە بڕای ئێوە ئەم قەیرانە کە قەیرانێکی دروست کراوە لە هەرێمی کوردستانە بۆچی ئاڕاستەکەی ڕاستەوخۆ کەرتی پەروەردە و فێرکردن نەگرێتەوە زۆر جار بازەوە کرا کە مامۆستایان لەسەر شەقام بوون ئەمانە نوێنەرایەتی توێژەکانی تری شەکەن بەڵام بۆچی ئەم توێژە ڕوبەڕووی بوویەوە بۆ نەچوونە ژوورەوە بۆ هۆڵەکانی خوێندن هەبوو لە پارێزگای سلێمانی کە باز لەوە کراوە بۆ نمونە ئەڵێ دەوام نەکراوە خۆ لە پارێزگاکانی هەولێر و دۆکیش هاوڕێمان هەیە خەڵک ئەبینین بەرپرسانی پەروەردەی ئەبینین ئەندازەیەک وەکو ئێرە نیوە دەوامێک هەبوو یعنی ئەمە تەنها پارێزگای سلێمانی نەبووە بۆچی ئەمە ڕاستەوخۆ ڕووی لە پەروەردە کرد و پەروەردە هاتە جواب و کەرتی پەروەردە و کارکتەرەکانی ناو پەروەردە بەرامبەر بەم دۆخ هاتنە جواب بەڕای من مامۆستا پێشەنگە بۆ هەموو شتێک بە تایبەتی لە بوارە سیاسیەکانە لە بوارە کۆمەڵایەتیەکانە مامۆستا پێشەنگە لەبەر ئەوە مامۆستا بەدەنگ هاتنە قسە جەنابەت باسی قەیرانت کرد بەڕای من ئەوەی کەیمە باسی دەکەن قەیرانی دارایی بەڵام بەڕای من قەیرانی ئەخلاقە چونکە ڕەوشت ئەخلاق ببوورە واتە نەبوونی بەرپرسیارەتی ئەخلاقی عەرز دەکەم ئێمە باسی هەرێمی کوردستان دەکەین باسی گەندەڵی دەکەین دەڵێن گەندەڵی هەیە گەندەڵی یعنی چی بە مەعنا گەندەڵی ناوێکی بە ئەدەبانەیە بۆ دزی گەندەڵی ئەین دزی جا ئەوە بۆ داراییەکە گەندەڵی ئیداریمان هەیە گەندەڵی ئیداریمان لەوەیە کە ئەوەی بەرپرسە کەسانی نزیک لە خۆی دەباتە پێشەوە کەسانی وا دەباتە پێشەوە کە شایانی ئەوە نین لەو شوێنە هابن بەڵام لەبەر ئەوەی خزیم بەرپرسە چێتە پێشەوە لە هەر زوو هەر ئەوەی کە ئێمە لە مێژووە خوێندومانتەوە لە زمانی خولەفای ڕاشیدین ئیمامی عوسمان لە بۆچی کوژرا هەر لەبەرەوەی دەیانگوت خزمەکانی خۆی ئەمەویەکان نزیک لە خۆی نزیک دەکاتەوە لەسەرەوە کوشتیان یعنی ئەو پشێویەی کە بوو لەو سەردەما لەوە پەیدا بوو ئێستاش خۆ هەمومان دەزانین یەکێک خزمی بەرپرسێک بێ یا لێ بەرپرسێکە و نزیک بێ دەچێتە پێشەوە ئەوە قەیرانە داراییەکە قەیرانە ئیداریەکە دوای ئەوە ئەگەر قەیرانی ئەخلاقی نەبێ ئینسان پەیڕەوی ڕەوشتی ڕەوشت بەرزی بکە دەست بۆ ماڵی میلەت دەبا بیبە بیدزێ دزی کارێکی خراپ نییە گەندەڵی کارێکی خراپ نییە هەتا ئێستا کەسێک لەسەر گەندەڵی دراوەتە دادگا یا حاسەبە کراوە لێ پرسیینەوەی لەگەڵ کراوە مامۆستا کە ئەوانە دەبینێ کە ئەوانەی دی ناچار هاتە دەنگ بە تایبەتیش دوای ئەوەی کە موچەکانیان کەم کردەوە پێ دوایە پەروەردە یا فێرکردن دەستی دز دەگرێ و گەندەڵی ناهێڵێت بۆیە ئەوان ئەیانەوێت کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان کەرتێکی لاواز و شکستخوا بێت بەگشتی تەمان ڕەنگە لە ناڵێم یعنی بەو شێوەیە هەرچی مامۆستایە یا هەرچی تربیە هەمووی هەر مەلائیکەتە بەڵام بەگشتی کەرتی پەروەردە کەرتێکی پاک و خاوێنە ئەگەر بێت و ئەوان ینی ئیش و کار بگرنە دەست بەڕێک و پەشی و بە پاچی بن بڕێوە بەڵام کابرایەکی کە یەکێکی کە خەباتی کردووە تێکۆشانی هەیە بەڵام شەرت نییە ئەوەی کە توانای ئەوەی هەبێ کە ئیش و کار بەرێ بڕێوە
چونکە لێی نازانێ بەڵام مامۆستا وەکو مامۆستا لە هەر شوێنێک دای بنەی ئیشەکان هەر ئیشێکی پێی بسپێ دەتوانێت بیبا بڕێوە جگەر مامۆستایەتەکەی یعنی ئەوە بەلاوە بنێ لە هەموو ئیش و هەر ئیش و کارێک بە مامۆستای بسپێردێ دەتوانێت جێبەجێ بکە یعنی کەواتە بڵین ئەمەی کە بەرامبەر بە پەروەردە کراوە مامۆستا هاتە جواب ئامانجدار بووە ئەم دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دروست کرا بێگومان لەبەر ئەوەی مامۆستا واعیە هۆشیارە ئەوە هەندێک کار بەس لێ ڕازی نەبن دڵنەوە دڵنیابە بەڵێ مامۆستا مەریوان ئەو پرسیارە ئاڕاستەی بە ڕێزی شتەکەم بۆچی کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان هاتە سەرخەت لەسەر دروستکردنی ئەم دۆخە ئەم قەیرانە ئایا بۆ ئەوەی بەتەنیشتی دروستکردنی قەیرانەوە جەهلیش بەرهەم بێت لە هەرێمی کوردستان یاخود ئەمە تەنها دۆخێکە و هاتۆتە کایەوە و لەبەر ئەوەی زۆرترین کەرتی پەروەردەوە زۆرترین خوێندکار لە قوتابخانەکایەوە قوتابخانەکاندایەوە فەرمانبەران و مامۆستایانی ناو کەرتی پەروەردە زۆرە بۆیە ئەم کەرتە ئێجگار هاتە سەر شەقامەکان و ناڕەزایەتیان دەربڕی و تا ئەم چرکە ساتەش ناوەندەکانی خوێندنی هێشتا سارد و سڕن لە وتنەوەی وانەکان و فێرکردنی قوتابیان. ڕاستە زۆر سپاس بە پرسیارەکەدە و بەشێک لەو وەڵامی و پرسیارە مامۆستاش جوانی پێکا بەڕاستی مامۆستا وەکو چینەکانی کە یا بڵێن زیاتر لە زۆربەی چینەکانی تر کەسێکی هوشیارە دەرک بەو ناعەدالەتی و نایەکسانی ئەکات وە چاودێری هەواڵ و وردەکارەکان ئەکات و کەسێکە لە ژیانی ڕۆژانەی خۆیان لەگەڵ ڕۆشنبیری و خوێنەواری و فێرکردن و پەروەردەیان مامەڵاکات بۆیە ئەمە درک بە نەهامەتیەکان درک بە کەم و کوڕەکانەکات بۆیە زیاتر لە چین و توێژەکانی کە هاتە سەر شەقام ئەگەر فەرمانبەرێک بە بەڵێن وەربگرین ئەو قبولی کردووە بە 2 ڕۆژ یا 3 ڕۆژ داوام بک لە بەرامبەر ئەو بڕەپارەکەمەی کەوەری ئەگرێ بەڵام مامۆستایەک ئامادە نییە هەروە بە ئاسانی لەبەر 2 ڕۆژ یا 3 ڕۆژ یا چەند ڕۆژێکی کەم بێت هین بکات بێت بڵین داوام بکات بۆیە لە سەرەتاوە ئەم بایکۆت و ئەم خۆپیشاندان و ئەم جۆرەشتانە دین بوو هەر کەسێ هوشیار بێت لە هەر جێگەیەکی دنیای بێ ناڕازیە ئەوە تەنها جێلەکانن یان سوودمەندەکانن ئەو کەسانەی کە سوودمەندی نایاساین لە مولە و ئەوانە بە دەسەڵات و سڵتە ڕازی یان سوودمەندە یان نەزانە ئەمە ڕازی ئایندەیەکی مەترسیدار چاوەڕێمان دەکا ئەگەر دۆخی پەروەردە بەم شێوەیە بێ لە هەرێمی کوردستان پەروەردە لە قەیرانێکی قوڵایە و ئایندێشی با بڵین دڵخۆشکەری نییە ئومێد دەکەین کە ئێمە لە ئێستای ئەم قسانە ئەکەین لە ئایندەیە ئەگەر ئایندەیەکی نزیکیش بێ باشترە کە پەروەردە بچێتە سەر ڕێچکەی خۆی ئەوەی کە لە کۆنا هەبوو تەواوکەرەکەی بەباشی تەواوی نەکرد لە دوای ڕاپەڕینەوە یعنی ئەو کەسانەی کە ئەویان گرت ئێستا بۆ نمونە مامۆستا باسی گەندەڵی کرد ئێمە گەندەڵەشی ئێزگار گەورەمان هەیە لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا هیچ کەسێ باسی نەکردووە ئەوش گەندەڵی عەقلیە کە ئەڵێ بە وەزیری پەروەردەم وتووە وتی من کوردی نازانم ئەوەی کە ئەمەی خستۆتە ئەم پیشە و بوارەوە ئەمە گەندەڵی عەقلیە دروستکردنی مۆنۆمنت و نازانم چی لەم چەند سای ڕابردووە پارە بە هەدەردان بۆ هەنێشتی لاوەشی ئەمانە گەندەڵی عەقلین بۆ پەروەردەکەش بە هەمان شێوە ئەو کەسی کە لە پشتیەوە سا من لە حەزەکەم هینیشم کرد با بڵین ڕاستی کەمەوە کەوتم پلان نییە حکومەت پلانی هەیە بۆ تێکدانی حکومەت پلانی هەیە بۆی کە پەروەردە بەرەو وکو لە سەرتای قسەکان ماوتم بەرەو نابوتی و یعنی ئەوە بچێت کە میلەتێکی ئەوە نەزان و ئەوە بەداوای مافەکانی خۆی نەکە ڕاست و چەپی خۆی نەزانێ پلانی بۆ ئەمەیە بەڵام پلانی بۆ خۆی هەیە ئەو شتێک کە خۆی مەبەستێتی لەسەر ئەو وەڵامی جەنابوو یەکێ لە سمبولە گەورەکانی شۆڕشی بڵین جیهان باس لەوە ئەکا کە ئەڵێ گۆڕانکاری لە هەموو کۆمەڵگایەکە لە پەروەردەوە دەست پێەکە بۆ مەترسی هەیە لەم گۆڕانکاریە ئەگەر ئێمە ئەو پرەنسیپە بهێنین لە کوردستانە بیخوێنینەوە دیکتاتۆر هەموو کاتێک ئەوێت پەروەردە وە خەڵک چاوی نەکرێتەوە ئەوێ بەرپی خۆی نەبینێت یاوەکو ئەسپ و عەرەبانی جاران بەس بەرپی خۆی ببینێت دوور نەبینێت
ئەمە ئامانجی هەموو دیکتاتۆرێکە لە هەموو دنیاە و هەرێمی کوردستانیش کە وترا ئەخرێتە سەر نەخشەی جیهانی نەوتۆم و کەسێک با بڵێن بەشی تایبەتی خۆیە بێت خرایە سەر با بڵێن لە باتی ئەمەی کە ئەمە جێبەجێکەن خرایە سەر ئەوەی کە بڵین نەزانی نەشارەزایی و خەڵک وها لێ بکەن ئەمانە بەرهەم بێنێ و خەڵک وها لێ بکەن بەس بڵێ ئەمڕۆ من نانێکم هەبێ بیخۆم گرنگ نییە بۆ سبینێ یعنی وهایان لە خەڵ کردووە ئەوەنە خەڵک با بڵین گەشتۆتە تینی نازانێت چۆن تاویل لە ئێشوازارەکانیشی بکات جاری وایە. بەڵێ مامۆستا عەبدولکەریم پرۆسەی پەروەردە ئەوەنە ژێرخانێکی گرنگە کە ئێمە بتوانین بۆ ئایندە کە باسە گەیشتمان بە مافەڕەواکانمان و دروستکردنی دەوڵات وەبوونی قوارەیەکی سیاسی ئەکرێ ئایا لە پرۆسەی پەروەردەوە ئێمە ئەگەین بەمە یاخود ئەگەر پەروەردەیەکیش نەبێ گرنگەوە ئێمە دانپیانانێکی سیاسیمان هەبێ و گرفتێک نییە دوایەوانە چارەسەرەکەین چکە ئێستا زۆر باسی ئەوە دەکرێت. بەڕای من هەر بچیان بەیەکەوە بەستراون پرۆسەی پەروەردەکە و کیانە سیاسیەکەش بەڵام پرۆسەی پەروەردەکە هەرەمەکە لەسەرەوە بۆ خوارەوە یا لە خوارەوە بۆ سەرەوە لە پەروەردەوەیە بۆ دەوڵەت یا لە دوای دەوڵەت پەروەردا بێ دەست پێ ئەگەر ڕێککەوێ ینی هەتا ئێستا خۆمە دەوڵەتمان نەبووە لە زمان پێشی شۆرشی چوار تەمووز ئێمە دەوڵەتمان نەبووە بەس ئەڵێن ئەمان بێت ئەمە باسی ئایندە بەڵام لە پەروەردا دوا کەوت بووین ئێمە دوانە کەوت بووین لە پەروەردە پێشکەوتوو بووین لە فێرکردن پێشکەوتوو بووین بەڵام ئێستاکە شتێکی تر هاتووە دروست بووە ئێستاکە زمانی کوردی خەریکە بەرەو دوو زمان دەچێ لە سەردەمی بەعسا هینێکیان دروست کرد دوو ڕۆژنامەیان دروست کرد بزاف لە ناوچەی کرمانجی ژوور و ئاسۆژ لێرە بۆ ئەوەی زمانەکان لێک جیا پەرتی بکەن ئێستاکە ئەوە دروست بووە لە قوتابخانەکانە دروست بووە لای ئێمە بڕێن بە شێوەی سۆرانی کە کرمانجی خواروە ناوەندە بڕێن لەو بەرەکە بادینیە کرمانجی ژوور و بە شێوەی کرمانجی دەخوێن ئێوە زمانەکان لێک جیا دوور دەکاتەوە باشەوە بە سیاسەتێکی پەرتکردنی دروستکەی ئەم سیاسەتیان چییە ئێستا چەنابە باسیە تۆ ئەم بەراوردە بۆچی بکەیت ئەو ئەزانی بۆچیە ئەوە لە چیەوەداکەوت لەبەر ئەوەیە ئەوان دەڵێن ئێمە بەشی زۆری ئێمە زۆری نین لەبەر ئەوە دەبێ هەندێکیان ڕایمادە هەر بێ بە شێوەزاری ئەوان بخوێن بێ ئەوە یەک دوێمین من شتێکم نووسی جارێکیان دەڵێم بۆ یەکگرتنی هەتا ئەستا هەوڵی ئەو نەدراوە زمانی ستاندارد کە پێی دەڵێن زمانی یەکگرتوو نیمانە هەوڵێک نەدراوە هەوڵێک جدی چۆن بیکەین چۆن هەنگاومان چییە من شەشی زۆر ئاسانم بەسیتم دانابوو گوتبووم ئێمە مامۆستات ئەو سەردەمە پارە هەبوو توانا هەبوو مامۆستاکان کە دادەمەزرێن من گوتبووم مامۆستایان ئەوانەی دادەمەزرێن هی ناوچەی سلێمانی و کەرکووک و هەولێر هەمویان بنێرێن بۆ ناوچەی کرمانجیش بادینان یعنی کە هەندێک کەس بەداخەوە پێی ناخۆشە بڵێ بادینان ئێمە زۆر بەڕێزەوە دەڵێن بادینان بەعزێک کەس وازانێ بۆ ناشیری نییە من پێم وایە ئەمە ئەو پەڕی ڕێزلێگرتنەکەوا دەڵێم بە عینی بە هەمان شێوە مامۆستایانی ئەوێ ژنی کچوو کوڕ بێن لە ناوچەکانی ئێمە دابمەزرێن ئەوەی کە دەچێتە ئەوێ ئەم فێری شێوەزارەکەی ئەوێ دەبێ هەم قوتابیەکانیش کە دەرسیان پێ دەڵێ لە ئەنجامی ئەو تێکەڕیە شێوەزارەکەی خۆشی تاڕادەیەک دەباتە ناو ئەوان لە یەکەوە لە یەکی سەرەتاییەوە تاکو شەش ئەو 6 ساڵە دەوام بکەن چەند زمانی شێوەزاری سۆرانی دەچێتە بادنان و بە هەمان شێوەش لێرە چەند شێوەزاری بادینی دێتە ناو زمانی سۆرانی لەم پێشنیارانە هەتا نووسی بووم بۆ گەورەترین دەسەڵاتی ئەم وڵاتە وام نووسی بوو لەسەر تاکە دوای ئەوە نووسی بووم ئەوەی کە دەچێتە ئەوێ کوڕ یا کچ ئەوەی کە لەوێوە دێتە ئێرە ڕەنگە برۆقەیتانێکی کوڵمەخڕێک ببینێ حەزێک بکەن و بیخوازێ لەوەش زیاد لەوە
دیسان تێکەڵبوونی کۆمەڵایەتی دروست بێت. تێکەڵبوونێک دروست دەبێت زمانەکان لێک نزیک دەبنەوە بەڵام کەس گوێ نەدەێت کەس گوێشی نەدەێت. ئەمە چی ئەم پەردکردم پێشتریش پرسییم بەعس مەترسی دروستەکەی ئێستا ئەو مەترسی دروستکردنی دوو زمانە ئایا هەژمونی دروستکردنی زمانێکی ترە بەسەر زمانێکی بڵاو باوە یاخود ئەمە سیاسەتێکە وەکو ئەوانی تر وەکو سەرجەم کەرتەکانی تر ئەکرێ زمانیش لەناو پرۆسەی پەروەردا لە کوردستان بکرێ بە دوو بەشەوە پرد بکرێەوە جیاوازی بخرێتە نێوانیان. ئەزانیت چێکە کارم مەم خەجێژاوەوە لەبەر ئەوەی کە بڵێن پارتی دموکراتی کوردستان سەرۆکی حزب شێوەزاری ئەو بەو شێوەیە بیانی زیاد بڵین بادی نییە یا کرماجی ژووروە ئەوانی تر خەڵکی ئەو لە زیاتر ئەولانە دەگرن ینی پێیان وایە ئەو دەبێتە پشتیوانیان لە پەیڕەوکردنی ئەوە لە پەیڕەوکردنی ئەو پەرچکردنە. بەڵێ مامۆستا مەریوان دەرەتانی خستنەوە سەرپی ئەم دۆخە بەچی و چۆن نەکرێ ینی ئایا ئەم دۆخەوا شێواوە یعنی قوتاربوون لێی وەخستنەوە سەرپێی و جارێکتر خستنەوە سەر هێڵێکی ئاسایی ئاسان بێت یاخود ئەبێ ئەم سیستەمە و ئەم جۆرە عقلێت و بیرکردنەوەی لە ناو کەرتی پەروەردە و فێرکردنایە بۆ ئایندە لە هەرێمی کوردستان هەڵبووە شێنرێتەوە و سیستەمێکی تر و سیاسەتێکی تر و جیهانبینیەکی تر دروست بکرێت و هەیکەلێکی تر دروست بکرێت لە ناو کەرتی پەروەردا لە کوردستان. بەڵێ لە ڕاستیە نەک لە بواری پەروەردا لە هەموو بابڵین کەرتەکانی تر و لە ژیان بە شێوەیەکی گشتیە ئەبێت ئێمە و هیچ کەسێک سار نەبێتەوە لە دروستکردنی فشار. ئەو کەسانەی کە ئەڵێن فشار سوودی نییە ئەمە قسەی دەوڵەت و دامودەزاکانی دەوڵەتە کە بەناو خەڵکو و لەما بڵاوی ئەکەنەوە کاکە لەگەڵ ئەم دەسەڵاتە هیچ ناکرێ و لەگەڵ ئەم دەسەڵاتە سوودی نییە بەس بۆ ئەوەی خەڵک سار بکرێتەوە. ئەمە یعنی هیچێکە لە هەوڵەکانی دەسەڵات کە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئیلا ئەبێت ئەم فشارە بەردەوام بێت ئیلا ئەم ڕەخنەیە هەبێت یعنی ئەگەر ڕەخنا کاریگەری نییە باشە گوێ لێ نەگیرێ بەردەوامی چی ینی دوجار پێدوانیە توێژێک زەرەرەکان گوێی لە ئەگیرێ بزانە ئەگە تۆ بزانی چۆن کاریگەری بووە و گوێگرتنەکە چۆنە مەسلە ئەو ڕۆژنامە نووسانەی کوژراوە باجی قسەکردن و نووسینیان نەیاوە یعنی کابێ قسەی ئەوانە کاریگەری بووە بۆیە ئەو دەستی نادیا لە دەسەڵاتە هەر کەسێکی بڵین کە ئاماژە بۆ دەسەڵاتەکرێت هاتوون ئەوانیان لە ناو بردووە لەبەر ئەوە وا ئەکەن مەسەلەن ئەو دەمداخستنە یان ئەو فشارە کە هەیە ورد ورد کەمیکەنەوە با ئەوترێت مەسەلەن قسەیشی باو هەیە و پێشتر ئێستا ئاماژەم پێیا کە ئەڵێ سوودی نییە بەڵێ پێویستە بەردەوام بێت خۆ پیشاندان بەڵێ پێویستە بەردەوام بێت بەڵام لە ڕاستیە ئەگەر تۆمە بەستت ئەوە بێت چۆن چارەسەری بنەڕەتی ئەکرێت بۆ ئەم دۆخۆ قەیرانی کە لە هەرێمی کوردستانیەوە پەروەردەش بە هەمان شێوە ئەبێت ئەم دەسەڵاتە تا شادەماری نەگری ناڵێ ئای. بەڵام مامۆستا مەریوان لێرەدا شتێ ئەوەی تۆ باسیەکەی زیاتر لە ئاستێکی سیاسی و ئاستی مامۆسا و یعنی شەریحەیەکی خوارەوەی کەرتی پەروەردا دێنە سەر شەقام و ناڕەزایەتی دەرەبڕێ ئەیکوا نوخبە و دەستە بژێرەکانی بواری پەروەردە ئەیکوا ئەوانەی قسە لەسەر فەلسەفەی پەروەردە ئەکەن لە هەرێمی کوردستان ئەیکوان ئەوانەی کە ئەیانەوێ گۆڕانکاری لەناو سیستەم و عقلیەت و جیهانبینی و پەروەردە ئەوانەی داوای معریفەیەکی نوێی پەروەردە ئەکەن ئەمانە بۆ نایەن پشگیری ئەو خەڵکە بکەن تاوەکو هێزێکی معنەوی و فکری و هزری لە پشتی ئەمەوە بێکە ئەم هێزە ببێ دوجار بێ بە شەقامێکی گەورە و دواتر بێ بە سەرمایەکی ڕەمزی و معنەوی گەورە بتوان لێ داوای گۆڕانکاری پەروەردە بکرێت. ئێمە بێگومانم بەرنامەی ئێمە ڕاستە هەندێک جار لە ڕەهەندە سیاسیەکەەوە قسە ئەکەین بەڵام ئەوەندەی ڕوانینی و خوێندنەوەیکی معریفیانە و ئەپسمۆلۆژیانەمان ئەمانەوێ هەبێ بۆ کەرتی پەروەردە و فێرکردن ئەوەندە ناین قسە لەسەر دەرەتانی خۆپشاندانەکان و شێوازی بەڕێوەچوونیان و وەڵامدانەوە بکەین ئەیکوا ئەمانە بۆ لەکوێن بۆچی ئەوانە غایبیانەیەوە خەمخۆرانی و پەروەرشکارانی ناو کەرتەکانی خوێندن لە ئاستی سەرەوە. بەڵێ یەکەم شت گۆڕانکاری بە هەموو چین و توێژەکان ئەکرێ ئەگە لە بواری پەروەردەشا قسە بکەینی کەەوە تێفشاد دروست بکرێت ئەبێ هەموو چنی توێژەکان بیکەن. دومیان ئەو کەسانەی کە ئاوا قسە ئەکەن یان کتێب ئەنووسن ئەوانەی کە خۆیان بە خوێنەوار ئەزان لە ڕاستیە ئەمانە بۆ خەڵک نانووسن ئەمانە بۆ دەستە بژێرە نووسن
نووسینی ئەوانە بۆ کۆمەڵی کەسی دەستەبژێرە لە کوردستانە چونکە ئەو کەسی کە بابەتی نووسی کە بێ پەروەەردە ئەوە بێت و گۆڕانکاری پێ ئەبێ خۆشی بە عملی بەشدار بێت لە ئیشەکەیە یعنی ئەو ڕێگانە بگرێتە بەر کە پێویستە کە پێویستە پێ دوای مشکلەی پراکتیزەکردنمانەیەمە لە کوردستان پراکتیزەکردن بەڵێ ینی پێویستە ئەو کەسەی کە لە بوارێکا شارەزایی هەیە ئەو بەسە باسی فشار ناکات ئەو کەسە خۆشی بەشێک بێ لەو فشارێکە لە کۆمەلگایە باسی پەروەردەیەکی تەندروست ناکە ینی هەوڵ بات بەشێک بێ لەو فشارێکە بۆ پەروەردەیەکی تەندروست لە هەرێمی کوردستانە تۆ گەر بەس قسە بکەیت و لە شوێنی خۆ تۆ جامە زۆر ئاسانە هەر کەسێک دانیشە لە شوێنی خۆی قسە بکە پێویستە ئەو کەسەی کە ئەم قسەیە کات قسەکە بک بە کردار ینی تا تۆ نێکی بکردار بەڵام لانی کەم ئەگەرەوانە کۆمەڵە تێز و تیۆر بن و دوجار تەرجەمە بن و دابەزن بۆ ئاستی خوارەوە بۆ خۆی ئەمەش ئیشی خۆی نەکردووە بەڕاستە سوودی هەیە بەڵام بۆ ئاستی جەماوەر و خەڵک سوودی نیە بەس بۆ دەستەبژێرە بۆ کەمینەیەکە بەڵێ مامۆستا تعقیبێکتە بوو لەسەر ئەو قسانە خەریکی نووسین بوویت واللهی بنسبەت ئەوەی کە تۆ فەرمووت بۆ ئەوانەی کە خەمخۆری بواری پەروەردەوانە قسە لەسەر فەلسەفەی پەروەردە ئەکەن لە کوردستان نابینین تێزیان تیۆریان بۆچوونیان ڕوانینیان تەرجەمە بۆ ئەمری واقع و دابەزێتە ناو توێژی مامۆسایان و ناو پۆلەکانی خوێندنی خوێندکارە منیش بە کزی دەزانم ینی ئەو دەبواە هەڵوەسی باشتریان بنواندایە چونکە ئەوان بڵێن دەستەبژێری ناو کۆمەڵن دەستەبژێری خوێندنەوارن دەستەبژێری ڕۆشن میرانن دەبواە هەڵوەسی پێدوانیە مامۆستا ئەمانیش ناومێت بوون و ڕەشببینن بەرامبەر بۆی کە ئەزانن ئەگەر شتێ بکەن بکرێ ئایا ئەمە ئەرکەکەیان لە کۆڵە کاتەوە بێدەنگ بنتیایە جا بۆ وەڵامی ئەمە بۆ وەڵامی ئەمە شتێکت پێ دەڵێ بەستا من شعرێکی متەنەبی هەیە من کردومە بە کوردی دەڵێ لەقەد نادەیتە لو ناديت حيا عفوا ببورة لقد ناديت حيا ناتو بيرم دقة كردية كيما بو كردية كي بلا لقد ناديت حيا اگر تو زنديق بانكيت اگر تو زنديق بانكيت دڵنیا بە گوێت لێ دەگرێ بەڵام ئەوەی بانگی دەکەیت لە گیانەڵادایە و دەمرێ ئەگەر فو لە ئاگرکەیت مەشخەڵی بۆ ئاسمان دەبە تۆ فو لە خۆڵەمێش دەکەیت ڕەشەبایەک دێت و دەیبە ئەو وەڵامەکەی جنابت نەفەرموان ناومێت بوون دەسەڵات جوابن نەدات باشی پێ نییە دەسەڵات باشی پێ نییە بەڕای من نووسیویشمە ئەگەر 6 مانجیکە نەک 3 مانگ 6 مانجیکە ساڵەکە بێتەوە باە قوتابخان نەکرایەتەوە دەسەڵات باشی بەڵام پێ دوانیە ئەو بێباکیە بۆ خۆی کە بێباک بووە ئەمیش لە بەرامبەرە خەمسار بوو نهاتە پێشەوە بۆ خۆی ئامانجەکانی هاتۆتە دی دەسەڵاتی تر ئەوەی کە ویستێتی لە ڕێگەی ناومێتکردنەوە هێناوێتە دی بە هەر حاڵ ئەو چی ویست بێتی یانەی ویست بێ لە بێ باشیەوە ینی وەکو گوتم ئەوەی کە هەیە ئەوەی کە ڕوویدا لە بایکۆتکردنی خوێندنەوەوانە چێ زیانەکە بۆ قوتابیەکان بوو دەسەڵات وەکو گوتم دیسان و دەڵێمەوە دیسە دەسەڵات باشی پێنی باشی نییە ئەگەر باشی پێ وایە بۆە زووتر بەرەنگ بەهات بە زووتر وەڵامی ئەو هەموو ئەو لەو ماوەیەدا دەسەڵات دارشی گەورەت بینی بێتە قسە و دوو قسە بۆ خەڵک بکە ئەوە دەسەڵاتداری یەکەم لە حکوومەتە دەبواە ئەو بەهاتە نەک وتەبێژی حکوومەت بێ قسە بکە وتەبێژی حکوومەت بەڵێنە ناڕاستەکانی حکوومەت پینە دەکە با و پرسیارەی پێشوو لە مامۆسام کرد لە بەڕێزی شی بکەم خستنەوە سەر پێی ئەم دۆخە چۆن و بەچی ئەکرێت یعنی میکانیزمی دەرچوون لەم دۆخەکە ئێستا دروست بووە لە کوردستانە ئایا بە گەرمکردنەوەی گیرفانی مامۆستایان و باشترکردنی بژێوی ژیانیان ئەم دۆخە کۆتایی دێت یاخود کێشەی پەروەردە زۆر لەوەش قوڵترە کە لە کوردستانە بەر لە دروستبوونی قەیرانی دارایی ئەم کێشەیە وەکو مامۆستا لە سەرەتاوە ئاماژەی پێکرد هەر هەبووە قوربان مەسەلەی کوردی دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە
خۆ پێش ئەوەی کەوا ئەوەش دروست بێ پێش ئەوەی کە قوتابی مامۆستایان بایکۆتی خوێندن بکەن گەندەڵیار هەبوو هەموو باسمان دەکرد لەماوە گەندەڵی هەیە بەڵام لەبەر ئەوەی خەڵکەکە موچەکەی بە تەواوی وەردەگرت تاڕادەیەک لە ئاستی ئەو گەندەڵیە بەوتم تیژەی ئێستانە بوو کەمێک بێدەنگتر بوو لە ئاستی ئەوە ناخۆ ئەو ساش هەموو دەمانزانی بۆ نمونە دەمانگوت لە دوای ڕاپەڕین دروستبوونی حکوومەت و ئەو پەیدابوونی ئەو گەندەڵیە دەمانگوت شتێک قسەیەکمان دەکرد چیمان گۆڕی ئاویان بۆڕی بۆرەکانمان گۆڕی ئاوەکەر پیسە چیمان گۆڕی ئاویان بۆڕی کەواتە چینەوە سەر ئەو پرسیارەی کە پێشتر کردم ئێمە ئەم سیستەمە جارێکتر پێویستی بە هەڵوەشانە و سەر لە نێداڕشتنەوە هەیە ئێستا نیازێک وایە کە حکوومەتی تازە دروست بێ بابزین ئەگەر ئەوان هاتن ئەوان حکوومەت تازە کە دروست بوو نازان بەس شێوەیەک دروست دەبێت بێگومان دەبێ ئەوە حیزبە سیاسەکان ڕێککەون لە بینی خۆیانە سەرکی حکوومەت چێ بێ و وەزیرەکان چێ بن نازانم ئەوسا لە ئەوساش دامەزانی وەزیرەکان ئەساسی کەفاعەت دەبێ یا لە ئەساس نزیکی لە حیزبەوە دەبێت بەڵام من ماوەی بەرنامەکەم زۆری نەماوەمەیە دوای پرسیار لە بەڕێزی بخۆم ئایندەی ئەم دۆخە لە ناو کەرتی پەروەردە و فێرکردن و بەرهەمهێنانی هزر و معریفە بەرەو کوێ چێت وڵی من دەڵێم میلەتەکەی ئێمە زیندووە زۆر دۆخینە لەباری دیوە بەسەری هاتووە تێپەڕاندووە ئەمە شتێرە پەڕێنێ بە ئەنجامەکەشی پێم وایە ئەنجامەکەشی باش دەبێت چونکە هۆشیاری لە ناو میلەتا بە ڕادەیەکە بە هیچ دەمی خەڵک ناژیرێ دەمی خەڵک پونە دیوار نییە ینی ئەمە حاڵەتێکی سروشی ئەم هۆشیارە جێگەی دڵخۆشی ئەم ڕاچەنینە ئێستا هەیە بێگومان ئەوە بگرێ ڕەنگە زیاتریش بێ وەکو گوتم دوایەوە خەڵک تازە دەمی ناژیرێت ڕێگای پێ ناژیرێ کە لافاوی میلەت هات لافاوی لێشاوی میلەت هات هەتا ئێستا هیچ دەسەڵاتی خۆی لەبەر نەگرتووە تا ئەمەرس خۆی لەبەر بگرێت بەڵێ ماوەسا مەریوانوەک و دوا قسەی بەڕێزیشت گەشتبینی تۆش بەم دۆخەکە ئەم ڕاچەنین و شیاری لە سەر شەقام دروست بووە ئایندەیەکی باش بۆ پرۆسی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان بەرهەمەیەنێ ئەمە تەنها بۆ ئەوە نییە کە موچەیەک بدرێ یاخود ئەگەر بۆ ئەوەش بێ و مامۆستاوتی تۆ لەگەڵ ئەو پرەنسیپا کۆچی و پەندا لە کاسەی پڕ ئاشتی ماڵە ئایا گەر کاسەکە پڕ بوو وە شەقامەکەش بێدار بوو ئایندەی پەروەردە و فێرکردن باش دەبێت ئەوە کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەوە بەشێکە لە چارەسەر ڕاستە بەڵام گرنگترین شت ئەوەیە کە ئەم کاسەی پڕە ببێتە هۆی هۆشیارکردنەوەی زیاتر ئەوە نەگەێنێت کە ئەمە خێرێکە کە دەسەڵات ئەیا بە خەڵکەکەیان ئایا بە مامۆستایان و فەرمانبەران نابە پێچەوانەوە مافی و فەرمانبەر و مامۆستایە خۆیەتی وە پێویستە خەڵک زۆ لەوە شیاتر بەشی دووەمەکەی بەشی ئەوەی کە من حەزەکەم پێش کۆتایی بەرنامەکە ئاماژە بەوە بم کە مامۆستا لەسەر زمانی یەکگرتوم دۆشتانە قسەی کرد ئەمانە بە بەرنامە ئیش بۆ ئەماکەن کە زمانی کوردی پەرتەوازە بێت و زمانی کوردی خۆی نەگرێوەکو پێویست یعنی ئەو لە ڕووی زمانە زمانیەگرتو بێت چ زیانێکیە بۆ ئەوان کورد و بە زمانە ناوچە و جێنەفوز ئینتیخابات زۆر مهمە مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە لە هەولێرا و دەسەڵاتی هەیە ئەڵێ ئێمە ناهڵین هەولێر ببێ بە سلەیمانی ئەوەیشی کە لە سلەیمانیە لێم ئازادی هەیە لە هەولێر و دۆک نییە ئەوان نەک ئەمە لە ڕووی زمانەوە زمان چ پەیوەندی بەوە هەولێر نێ بە سلەیمانی ئەوان مەبەستیان ئەو فەوزایی کە بە فەوزا هینەکەن ئەیشوبهێنن یعنی ئەم دابڕانە کە مامۆستاوتی مامۆستا بنێرین بۆ باڵێن بادینان و ئەو تێکەڵیە لەگ لە بواری پەرۆدا پێویستە لە بواری بازرگانی و لە هەموو بوارەکە ئەمە دروست بێ ئەم دەسەڵاتە ناوێ ئەمە دروست بێت ئەم تێکەڵایە دروست بێ ئەم هۆشیارە دروست بێ لە بینی ناوچەکانان نەوێ هەر کەس ناوچی خۆی بپارێزێت بەڵێ من ماوەی بەرنامەکەم تەواوێ بە جواب زانام مامۆستا بە دەرفەتێکی کوردم شعرەکەم بیراتەوە بەڵێ مامۆستا لقد أسمعت لو ناديت حيا لقد أسمعت لو ناديت حيا ولكن لا حياة لمن تنادي بیکە بە دوایین سەشی لەسەر تەوەری بەرنامەکە ئایندەی پەروەردە و فێرکردن لە کوردستان ولو نفخت في النار لأضاءت ولكن أنت تنفخ في الرمادي ئەوە شعرەکەیە من کردووەکو گوتم کردوم بە کوردی ئەگەر تۆ زیندویەک بانکەیت دڵنیا بە گوێت لێ دەگرێ بەڵام ئەوەی بانجی دەکەیت لە ژیانەڵادایە و دەمرێ ئەگەر فولە ئاگرکەیت ئەگەر تۆ فولە ئاگرکەیت
مەشخەڵی بۆ ئاسمان دەبە تۆ فولە خۆڵە مێژ دەکەیت ڕەشەبایەک دێت و دەیبە. بەڵێ سپاس بۆ عەبدولکەریم شێخانی نووسەر شارەزار لە فێرکردنی کوردی مەریوان سەلاحیلمی ڕۆژنامەنووس لە بواری پەروەردەی سوپاس بۆ ئەوەندەبوونتان لەم دیدارە تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام. بەڵام من وەکو گوتم بۆ شتێکێکە هاتبووم زیاتر بۆ مەسەلەی زمان و ئەوانە زمانیش بێگومان لەناو پرۆسەی پەروەردەی ئینشاڵڵا بۆ دەرفەتێکی تر بەرنامەیەکی ڕۆشنبیری لەسەر زمان بەڕاستی کتێبەکانی پەروەردە شتیوان تێدایە یعنی لە ڕێگا کە هاتین باسم کرد بۆ نمونە بە دەفتەری کرۆ بە تێنووس لە هەموو کوردستان بگەرە کەسێ ئەویش بێگومان ببوورە مامۆستا ئەویش بێگومان هۆکاری سەقەتی و خراپی سیستەمی پەروەردەیە لە کوردستان کە زمانەکە ژۆک و خۆت ئاماژەت پێکرد زمانەکەی پەرکرۆ هەوڵین لە بەرنامەی دیکە ئیشاڵڵا قسە لەسەر ئەم تەوەرانە بکەین و ئێمە پێشتریش لەسەر زمانی ستانداردی کوردی تەوەری تر بەرنامەی تر دیکۆمنتاریمان کردووە ئینشاءڵڵا بۆ بەرنامەکانی ئایندا. وەڵا بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی دیداری تایبەتی ئەم جارە تا دیدارێکی دیکە بەخوای گەورە و میرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.